او هابري وسا قادر شيرو فندي او هايدغو اره والله او هايدغو مام عادي خوش تورا ذكر دغو هر قايل نام زار چي او موضوعان لګرم بکيوا وسا قادر درم سم بخمه او خمشي هات السريع والله بجي من دك امام عادي هیچ خمين اخوي باشا كابرا وشي جنيني خو بزور جنگوناني وسا قادر اتلو خود باش زاني عمل دارة الدنيا او شيريوم هي لا والله شو نخوني كرديه بيو ما دي ما كردي صد دركان من كردي هتا قشت اورو كسي شيرو فنديش اوها بو حاري ازيل من ذاته ما عاد يوك صانعتو دكي همي راستا بران دبي ام قصه جو خوای بكيت كابرا جني لو خو ديني اگه بدري خوينيني سبانه استفاده لناك ولا غريق نا عينو باشا وستا قادر درم اگر شيرو سمامكي هربت وبزيج بلي ما ركم باشا دبي سبكه نزانيه وقت تصدقها باشا تصدقها وستا قادر زين تصدقها ما عاد وقتي قندي بديد لي دروا دست الشاري هنجي بحياتي تساوي بناكلتو شارع قندي وعليك السلام ورحمة الله وبركاته. بخير باشي سحب باشا سايب كل قاعدك هديان يا ولاد ابي فانوس اللي تقدر والله تسبك خدمة دانش فرموا بخير بيا بالضبط ظاني تساي خاني ويشدي ومزغلة يا ربي باشي ولو زلمه من هنا بارد هرسد مرحباش ندك تسبك صحتكم والله الحمد لله ايش تساي خانك ودروا ماشي حاول تقطق كذا الصورة يا ربي يا اخوي بخير بس تساو ادي اتبع من بيه خدمة مندي داخو عثماني بلادكو حاز عثمان والله برك ما قال لي على كل وهذا موضوع عيبين مالك سينا سر مسألة خومان خضرة فتي موضوع ومسألة آدم هي سنية قابلة أمن ببلاش نابي مدوتو أو موضوعي له عندي بانك بوي كما قصتش ليه بكين دبريت بزهلم دبري هو جملة بزان تدري خلو كيف مستفاي نمنا الموضوع خو عرفتها دريم وسط مزيد لوناي أمنتو بيك هو إيش بكين إيش كو نزاين شيء وسط مزيد بابي ما تنيش موضوعك باش لو شرحكم دريم أتولونا أمنتو إيش بكين قازان في لو تشتري دابي ولو مشتري دابي نزاين يا خضرة فندي أتولا بوم راس وراس برو ناو مسلكاي بزعل المقصد تيا لا مقصد البرجم زورم بخوشه با أمين لو تامزيدي بحث كم دريم لوناي أو تايخاني تيك دينو بناش تيسار قاتل سد عاد تايخانة كي درست كين تايخاني تيك دو بناش تيسار قات من خضرة فندي أو طاريم لتشيب وأوي بكم وستا مزيد أتو خمي بارت نبي نبرام عردك لتو باركش لمن والله نزعين سي خضرة فندي أمان أوسع خانة وتصنصار دمجيني صعيبيني والله وهذا آساني دستم لي برنابي لا والله كل برام جيان أونية تتجيشتني تساوكم والله خضر فندي راستي كتبيريم أمان طاقتي وسطاو عملو بناك علمني لا والله جاهيتني نيت أوسع خانة لا والله أو هذا آساني أو دستم لي برنابي قلت له هذا فقير حالي له هذا كلا رقيق كل بابا عادك لتو بارك لمن بناش سرقات بني همي رئيس دكان حتى أولاد شمال قازم كي ليه خوين كل كاتش من الحمد لله لهيتم كمية لولا خون تقدر جيانا دصوري الحمد لله محتاجني مو كردارني مو كريسيني ما فقير كل كاتش خم ساوكم دنيا أورا هم بيتا بارا بنيا بيتا مادة أورا أي باري نبي قدر قيمة شيني وكذبة بس شينا زاني والله خضر فندي أجو قدر قيمتي فياي بطالبي أمن أو قدر قيمة مفلسة كناري نعم والله
چاوەکەم وەستا مەزید وەرە قەنەعەت بە برای خۆت بینە وەرە بە ئاوی شەی بکەین دنیایەکە بەدەستەمنوت نییە وەڵڵا هەمووی گۆڕایە والله خضر فردي دنيا نقراي ام نو اتوي نقراي نرحمنا معايا وانيا بخوام قناعتم بقصاني على كل كاكا بازول لسه مسألة كين روي هكا شيء بكين يانا ورنا والله من اول شيء ناك والله صار انا كيفهم صدقات باشته تخوا وسط مزيد او حالة تيداي بيم ناري باش لكي لسيا والله باش كي لويا دولة من نابمو كفون برنجلو سلامي لكسدك مكسبك يا ونزانم اقلو هندز نار تدو من امن خوا حافظ حافظ هاي بيا قراري والله سەدە دەزانێ من ئاکرم عەلی ناگری لۆ کامەوە هیچ لێدیتیا کورە هەرکە ئەمە دەبینی وچی چێشکەی دەلەز دەچێم ڕۆژێکی ئاشکراما بکە و سەرمان لە قوڵێ ڕابکە ئەوزە دەرەی چی لێ بکەین ها سەدە پێت کۆشەوەکی پیبینە دەرێت و سێ خەنجەری لێدەنی بیکوژی ناکام و نا لێگەڕە وردە لەگە وەزعەکەی ڕادێ کورە وەزعی چێ و تەڕەماشی چەوەکی ئەمە دەبینی زراوی دەچی ئەلا کولین ئەم دوای بە خۆم قسەی لەگە دەکەم بڕۆ باوڕێ هێڵە دەی قرب كوسع على كده وراك بابي من دورة جردي ئەوڕام گر بابە ئەوڕام گر يا الله السلام عليكم عليكم السلام مالدينا بخير انا مالینە بیدایە بخير انا چمان لێنایە والله شو لنا ئێدە باش ربي خوايا اي خوالك بزاد خويا خويا قد رزقي كز نبري خويا الحمد لله خويا زور شكر والله بابا من ئەوڕۆ گەلێک ماندی بووم وەرانە ئەوڕۆ دلم زۆر خۆشە دورة بيوز نانشي دورة دا دەقماوە کیلۆمتێکە مادام كرم محتاجی دەستی کەس نینە و لە خوای بەزیادی ئارەقەی ڕەمزی شانی خۆتان پارەی پەیدا دەکەن ئەوە هەموو دنیای دەینی لۆمە بيروز قناعت دبي امركم لونو عاك بيوان دبي تور ابن ماري باريان دايتو كارو كاسبي ناكن اي بابا ئەوەی ئیشێ نەکا زەرەری هەر لە خۆی هەیە بەران پیاوی خراپ و عباس كت اقوري والله ماما تستا هري قلت لي خسته خانه لا كرينستو خدمتي كردو اولا بينا وبردا حتى خويا ليزي كردو دەسێن بابا تو مەقسەدت بابی مامۆژنم بی بەێ والله كرم مقصدي حاجی عباسە كرم عاجي عباس لدارتي نا يك طاقه تجيرو اي شي بيش كشي مامتك ئەوها بابا برێمام ئەوها دەورەمەند بوو علي والله كرم هذا من هسه مامت بخسف انا كاين لا عاجي عباسي نيزيك بو فيغو قلت عاجي عباس اتو زاك كوري تنا او شجته او بركو مراتي له شي بزيدلي عاجي عباس هسه بركو مراتي وساباني خويا هو بنايب شجكيك والله عاجي عباس عمري خويا كردو او ملكو سابته هبلو ما مجن بزيماو ما مش بارو كتناوري علي والله باشە بابا ئەتکو هێشتت مام ئەو ماستاوچاتی بکات و ئەوەندە لەو خەرچپان کاتەوە كرم كوتر ئەتو هێشتا شارەزای نامن نەبووی کە داڵغەی لە شتێکیدا دەبی هەردی بکە والله كرم او ده نصحتم كرد او ده نصح بس بفايده سيلا قالك زۆر باش تێگەیشتم بابا تازە بزانم مامکۆ ها دەورەمەند بووە تبكي سيدي بكي انا في راس انا كيف بس سرعه على نبكي بابا دەبی ساعت چەند بیگرەم نییە لەو ویشێ ما اعرف كرم مايتي قال والله بابا مايتي
ئەوە شێوە دەچن زەناب داهاتینە مارینگۆ ماریما برام 100 زارم بۆ گۆکەم مێنە ماریما ئەم نیش تووشی مشکلەکەم بە خۆش تا تووشی مشکلەی دەبن ئێستا بە منارێت دووە خۆشینی وەکردیەوە کورە برام زۆر عەتیکەنە ها هەر شەتان بۆ مۆزوعی دێ هەلاکولین بابزین لە جێشی دانیشین و ئەو قسەی لێ دەکەین لە چێ دانیشین جەناب قابلە لە ماری شێدا دەنیشتی غێر لە مارینگۆ هەبوو گورە ئەمن دەرێم نێرە ئەو بۆ دەرێم بیدۆشە دە بڕە بڕۆ بچینە لایەچکە ماریمە ماریما باشا محمود وەسە ئیش و کارەکەی کووە الحەمدولله لەخوای بە زیادبی ڕۆژ بە ڕۆژی شەکە بەرەو باشی دەچتن قازانجیش ڕۆژ بە ڕۆژ باش دەبێتن بەڵام هەندێک مشکلە هەیە بیرەکە تەواو نییە ئەوەش مشکلە نییە عیلات چییە کوچا دەبیتن ئێ باشە بۆ سێ سارکرە کارەکەی برێ بە بەردەوامیشی لە بیرەکەی دا بکەن باشە ئەم پاریان دەدەمێ خۆخۆریان نادەمێ خارە تااقەتیان نییە هەر ئەوەندەیان پێ دەکەلەوە زیاتریان پێ ناکرێتن ئەوە مشکلێ من نییە ئەمن لە کاتی خۆی پاریان نادەمێ با ئێتەواو ئەدی چ بکەم دەرێم خارە لۆ ئاگاکرد لە حاجی مستەفای نابێتن فەقیرە یەختیارە ڕیشپیە تااقەتی نییە نەخۆشە هەزا من چ لە حاجی مستەفای بکەم خۆ لە پشتی ناکەبی بە من دکتۆریش ناوەڵە دەرم سێ چار ڕۆژان سەعادەی بکە فەقیرە دەزانێت و زمان زۆر درێژ بۆ حودا بڕۆ سەریشت بڕۆ ێرە لۆزی هەلا وەرە وەرە دەزانێت چی هەموو کەس باسی ئەو حاجی تەڕەماشێ بکەی نابێت و باسی بکەی تێگەیشتی زانیشکە باسی وەی لێکرد من نەکەی یالا بڕۆ سەریشت یاڵا باشە باشە خار خۆم چم لەگۆ یالا تووڕی بانجیشی کە برێ بانگت دەکەمام کەریم باشە تو پێم برێ کەریم نەیگوتی ئیشت پێ هەیە ئەمە چ بزانم هەر ئەوەندەی دەزانم گۆتیم بڕۆ دوی کابراایکی وەچی کەریمی زەلام کوژی مجریم ئەم چ بزانم تیشی بەتوە ئەمرێ خوا ڕەزا حەق باشە باشە بابچی کاکە ئەرێ وەڵا دە بابچی ئەمیش تووشی چ فتنام مەکە دە با بڕۆی با بڕۆ دیان بێتامەکە لەگەڵ کوڕێ نازدەشی زۆری دەدێ دەتەسێم دوایە دەستی دەستی چی یعنی چی کوڕی خۆم لێ نابێ خۆشم بێ بابە خۆشت بێ قەیناکە خۆشویستن ئەوانیە برە لەگەڵ کوڕێ دەکەیت تێم ناگەین یعنی چی کچێ ئەو کوڕە هێشتا لە زاری تەواو نابی دەڵێ پارە تو 300 دیناری دەدێ نازانی ئەو پارەی لە چێ سەرف دەکا کوی سەرف دەکا چێوە دەچی معقول نییە ئەمن دەتەسێم لەگە برادەی خراپ دەست تێکەکە تو 6,000 دەدو بەڵام موسیبەت شمانکە قابلە نەچی سەرفەکە پێم ناڵێ ئەگەر پانتۆڵێکە کراسێکە لەو زیاتر چی درەیە وانییە بابە وانییە ئەمن دەتەسێم دەست لەگە برادەری خراپ تێکەڵ کە ئیشی خراپیش کە تو 6,000 دەدو بەڵام موسیبەت شمانکە خەمە نەبێت ئەگەر ئازاد کوڕی من بێ ئەو ئیشانێت خەم لێ ناوەشێت مەقسەد چییە خاتون دیارەکە کوڕم بیشی خراپ دەکا عەلا کوردێ ئێستا نانەکە دەخۆی یان نا نانەکەی دەخۆم ژیان نانەکەی دەخۆم بەڵام ئەوە ئەتو زندی ئەمن مردی ئەگەر ئەو کوڕە تووشی بەڵایەکی نەکردی دیارم چ نازانم تووشی هیچمان ناکە ئەگەر کوڕی من بێ
هیچی لەدەست ناخەوە بێ ئەگەر شتێکی لەدەست خەومە پارە زۆرە لەخوا بەزیاد بێ هەزار کەس گست کرد بۆ لێرە ڕاستە بابە ڕاستە بەڵام هەزار کەس تفونالەت چی لێ دەکەم کەریم ئەمە چ بکەم هەر ئەوەدە تااقەتم هەیە لەوە زیاترم پێ ناکرێ من ئەو شتانە نازانم ئەمن ئیشم لە تو دەوێ ئیش خۆتیمی بەخێو ناکەم کەریم ئەتو پێویست ناکە نەسیحەتیم بکەیت ئەمە ڕدێم سپی بووە هەرچنا لە بە شەرمە ڕدێنی سپیەکەی خۆم ئەم ئیش و کاردا نەکەم کو نایکەم ئەلا کولین ئەمن ئەوەی نازانم ئەوە ئێچ کە بە پارچە پاسەی دەکردی تێگەیشتی کەریم ئەوە چییە تازە دەتەوێت کەونەکان بباکەی ئەدی مەوزوعەکە نەبراوە بەنسبەت من نەبڕایتەوە ئەوەش بزانە خین نابیتە ئاو تێگەیشتی دوایە کە دەمو چای تو دەبینم ئەم کوشتنی بابی خۆمە بیردێتەوە کە بابت گول لە سولێتە پڕی سەریدا و کوشتی کەریم ناوی خوای بینە و لەعنە لە شەیتانی کە ئەدی باشە ئەدی ئەمە سڵحمان نەکرد سولحی چی کۆ سڵحیتی برام باشە دێمە سڵحمان نەکرد پێک نەهاتین هەموو ملک و سامانی خۆمان نەدانگۆ خۆنیوەی گوندەکەی مەبوو ئێستا دەکەن تو بوومە جەوان باشە لەوەی زیاتر بە من نارێسێت دەوێت حاجی مستەفا جێبدە من هەموو سەرۆت و سامانی دنیا پەنجەکی پیاوینانی تێگەیشتی لا حول ولا قوة إلا بالله كرة كريم تاوە کەم ناوی خوای بینە دوایە بابی من کە بابێکی کوشت بە غەرەتی کوشتی هەموو خەڵکی گوندی شایدن سڵحمان کرد مەلا عەوڵا لە سڵحەکەی لەگەردا بوو باش بە من نارێزیەتە چیت دەبێت حاجی مستەفا بە تەمای چ بم یان چ نەبم ئەمە لە خۆم دەزانم سەکەم کەریم چ دەکەی تهدیدم دەکەی یعنی دەتەوێت کۆنەبرینەکان هەموو نوێکەوە مەقسەدت چییە مەقسەدم هەرچێک بیتن ئەم بەنسبەتم کاچی خۆم مەوزوعەکە ئینتیهای پێ هاتیە درم ساب و تۆ لەگەتان و هیچیشون لە بەدری نەمایە هەر چەنداکو ئەو هەموو زەرەرم کردیە بەرام باش بزانە چ چاک بزانم حاجی مستەفا تهدیدم دەکەی کەریم با باش پێ برێم ئەگە ئەو نەرمەی من واتی دەگەی لە بێدەسەراتی ئەم بێدەسەراتنی مەها با پێ درێم ئەگە کاریش ئەوها بڕواتن شتێکی وا دەکەم با بە دەواشی ڕنێ کردی ئەوها حاجی مستەفا بەری ئەوها و باش بزانە ئەم هیچ کە ئیش و کارێکە تو ناکەم ڕەتیشم بۆ ئیشەی نییە ئەم دەوە خواحافیز ئەوها حاجی مستەفا خەی ناکە تهدیدم دەکەی ئەرێ عەلاتی وەمە نەگۆ ستان پێ بدەم کامۆ پێت نەگوتینەوە پارە دامانە ورە چم لێ کردیە لە کونەکەم شادیتەوە دەڵاوم زای وەزعکە چی بەسەر دێ ئەو وەختە شتەش هەر لەگە دەکەم زۆر جێلی ئەمن زۆر جێلم کام و ورە سەر بیکە هەی وەحشی سەر بیکە ورە دنیا هەندەی پێوە نییە قەنەعەت بکە ئەوتی ئەو ئیشەمان کردیانی سێ هەندەم سەرف کردی هەر جێژ نادەمێت دیارەوە ئازایەتیە جەناب کورا من دەترسێم ڕۆژێک تێ بچین سەری هەر سێشمان بستە خوڕێ لەوەی دەترسێم ئێ ڕەحمەت لە بابت مادام ێ سەر بیکە و بیخۆ نەکو خوانە خواستە لە یەک ڕابگیرە و پارەکەت بتە میرە ئاستا کورا تا زۆر با بچم پارەکەی خلاص کەم بەس ئەم یەک ڕزام لەگۆ هەیە ڕزا سەعالە ڕزا چ کاکە یەک ڕزام لەنگۆیە ئەوە دەمێنەوە مالیما کورە بە قورعان بابم لێمان بە شک کەتیە کورە هەر دەجولێمەوە دەرێ ئالە چێوە دەچی هەر حرەکەچی دەکەم دەرێ هەر ئالە لۆ هەم شۆشی ڕزاتان لێرەکەمەوە دەمێنە مارێ جەناب ئەوزا تو دەتەوێت بە خاتری باب دواز لە تو بینەوە سۆر نەکەین ها سەدە دیارە ئالە نازانێ مەخین ماکەتی دەبینی کورە دەزانم بەس ئەو بینی یەکتر نەبینی هەرسێکمان لە لای ماڵێ لۆمە باشترە عەلا کولین دەزانی ئەو جارە چی شەکمان پێێتە یا ئەڵڵا خێر دەبرێ بزانم ئەو زارە چیشتان بمنا ئالە ئیشەشی دیمان لە بەربەستیدا ئەگەر لەگەرمان پێغەتی ناو پارە دەکەین دەبرێ دەی بزانم ئەگشتە چیەوە خەنیتانی کردیە ئەتو برێ ئەو جارە لەگە یەکە چ ڕێک کەتیمە زەربەچی گەورە بووە شێن خەنی دەبین دەکەوینە ناوێت دەزانی ئەو زەربەچیە ئەوی چیە دەبرێ لە باسکەم دەی ئەتو برێ یا تەماشا کودی باینجان ئەمە تەماشاوە کودی باشجان
چێوە بابە چخێرەوە چ بووەوە ها چ بووەوە وڵا کوڕم بروسەکە پشتم بابا من چەند جارە پێ بووی تەکلیش داحەت بکە بەرێ بابا تەکسیش بدەمەوە ئەوە تەکسی بە تەکسی بڕۆ من عارەبانە تێگەمەوە کچێ لە سەیداوەی شتم دەفرۆژ سندوقە بەنجانم مینا خوارێ پشتم وەرگەڕا ئای ئەی کۆچەرە چلێ کرد ئەوە لە هاتەوە لە پشتە منم بە تەکسی هاتمەوە بڕۆ ئای بابا عادی عادی ئەستا هەندە ئاو خۆ ئای 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 جارت پێگوتی ئەتوویە و ئەمرێنی هەندە خۆت هیلاک مەکە هەندە خۆت ماندی مەکە سێ پیرۆز ئەمە چ بکەم ئەدێ گەرم شێشی نەکەم چێ بکە خۆمار بەخۆری ناژی ئای بابا بشت ئێ حاجی ئەوە کۆچەر گەورە بۆ ئەلحەملای با ئەو ئیشەکەی بکە ئەوزاتو دانیشە ئیسراحەت بکە کسێ پیرۆز ئەمن دەزانم کۆسەر گەورە بۆ جاهێرە کسێ خۆ تەقسیری نەکردیە سەلامەت بی دانە دەستە مکتەبێ دانەشی لەگەرە منە بەخێر ئەو خینەکەی با تەواو بکە ئەو زەم بە تەواتی دادەنیشتنەماری ئەو جەبا هەرە ویشێ بکاتن ئەو بەخێو مام بکاتنەدی ئەدێمە تەمامێکمان بەوی نییەدی باشە حاجی ئەگەرە توشتەکرد لێ هات ئەمە چ بکەین